کاکەنوەر باسی ئەوە دەکرێت کە موقتەدا سەدر بە سیستانی وتووە لانگیری ئێمە بکەی و ئێمەش لانگیری ئێوە دەکەین بۆ ئەوەی کە مەدی ئێرانی و مەدی مەرجایەتی ئێرانی لە عێراقدا زۆر فراوانتر نەبێت لەوەی کە هەیە و هەروەهاش ئەو کۆبوونەوەی کە مالکی دوێنێ لەگەڵ عەمار حەکیم کردی و عەمار حەکیمیش ڕایگەیاند بوو کە هاوپەیمانیەکی فراوانی عێراقی دەکات بەوەی کە سونە و کوردیشی تێدا بەشدار بێ و هەروەهاش لەوەی کە ئێستا لە بەرامبەر هێزەکە یان لانگرانی موقتەدا سەدردا لە ناسەریە و شوێنەکانی دیکە هێزەکانی پۆلیسی فیدرالی کە بریتین لە ینی بەشی هەرە زۆریان بریتین لە هێزەکانی بەدری کۆن ئەمانە جۆرێک لە مناوەرەیەکی دیکەی سیاسینە لە بەرامبەری موقتەدا سەدردا کە دەکرێت و ئەوەی کە ئێستاش تێبینی دەکرێت موقتەدا سەدر چەند کەسێکی دیاری کردووە بۆ پەیوەندیە ناوخۆیەکان بۆ پەیوەندیەکانی دەرەوەی لەو دووسێ ڕۆژەی ڕابردوودا دەیەوێت پەیوەندی بکە لەگەڵ ئەمریکیەکان دەیەوێت پەیوەندی وەکو پێشتر لە هەموو هەڵبژاردنێکدا کە دەیکات لەگەڵ وڵاتانی عەرەبی لە کەنداودا دەیەوێت و پەیوەندیانەی درێژە پێ بدات کە هەموو جاروا بووە پارەکەی لەوان وەرگرتو بەڵام لە نەتیجەکەدا هەم بەڕاستی لە ڕێی حیزبوڵای لوبنانیەوە بێ لە ڕێی حەسەن نەسڕوڵاوە بێ یان هەر ڕێگەیەکی دیکەوە بوو بێ موقتەدا سەدر لە نەتیجەدا لە ئێران نزیک کەوتۆتەوە ئەم جارە چۆن ئەو هەوڵانەی موقتەدا سەدر دەبینی و لە بەرامبەریشدا مالکی و عەمار حەکیم و هێزەکانی بەدر و ئەمانەی دیکە. زۆر سپاس کاکۆ لە ڕاستیە ئەوە واقعیەتە کە ڕەوتی سەدر و موقتەدا سەدر هەژمونێکی گەورەیان هەیە لە عێراقا و تەئسیری زۆریاندانا و بەشێکی زۆر لە بە شەرعیانە شەرعی لەسەر و سامانی عێراق کۆکەنەوە و زۆر پۆپۆلیستانە لە زۆر لە کاتی هەڵبژاردنەکانە و لە کاتی پێویستیەکان و لێ قەومانی خەڵکە مامەڵاکەن وەکو هێزی فریادڕەس خۆیان نیشانەدەن بەڵام لە واقعدا ئەوانە بەشێکی ئەساسین لەو قەتڵ و ئامەی کە خەڵکی عێراق بەخۆیەوە بینەوە بە تایبەتی سوننیەکان و بە تایبەتیش لە شەڕی داعش بە ناوی ئەوەی کە ئەمانە سەر بە داعشن یا لە نزیک داعشن و لە چەند ساڵی ڕابردووشا بینیومانە یعنی کەم خەڵکی سنی لە منطقەی سەدر و لە مرکزی بەغاماون کە لەلایەن ڕەوتی سەدر و موقتەدا سەدرەوە قەتڵ و ئام نەکرابن و نەکوژرابن و دەرنەپەڕێنرابن و ئێستاش ئەوەی کە لە ناسریە ڕووەدا جگە لەوەی کاگاکۆ بە نەزەری من ململانەی شیعە و سوننەیە بە جۆرێکی تر و لە هەمان کادا ئەو سوپای کە لەوەیە ئەو سوپا لە عێراق ئینتیمایەکی نییە بۆ دەوڵەت نە پۆلیس نە ئاسایش نە هێز ئەمنیەکان هیچ لەمانە لە بەسڕاوە بۆ بەغا و تا ئاگا مووسڵ ئەم هێزانە ئینتیمایەکیان نییە بۆ دەوڵەت لەبەرەوە لە چوارچەوەی ڕاستە لە چوارچەوەی دەوڵەت تا ڕێکخراون بەڵام ئەمانە ئینتیمایان بۆ میلیشیا و بۆ ئەحزابی سیاسی شیعە هەیە یا هەندێک جار بۆ گروپە مافیایەکانیش بەسەلەن لەو چەند مانگەی ڕابردوو لە دەواازە سنووریەکان ئەوەی کە بیندرێ دوایەوەی کە هەندێک ئیجراعاتی چاکسازی کراوە مەسەلەن دەرکەوتۆ بەشێکی زۆری داهاتی ئەو نقطە گومرگیانەی باشوور و ناوەڕاست لەلایەن ئەم گروپی میلیشیانەوە بەها دەردراوە دەستی بەسەراگیرەوە تەنها لە یەکێ لەو بنکانە مانگانە دوای ئاڵگۆڕی ئەم میلیشیانە 4 میلیارد دینار لە تەنها لە یەک مانگا لە یەک بنکایە گەڕاوەتەوە کە موقتەدا سەدریش لەمایە بەش بە نەزەری من ئەو پەیوەندی کە موقتەدا سەدر بەنیازە لەگەڵ سیستانی دروستیکە سیستانی بۆ خۆی کاگاکۆ لە ماوەی دوای ڕوخانی ڕژێمی باسەوە هەمیشە هەوڵی داوە کە کەسایەتێکی میانڕەو بێ و هەوڵی داوە کە لایەنە سیاسی عێراقیەکان بە ئاشتی پێک بێن و تەنانەت نەشیویستووە کۆپی مەرجعیەتی قوم بێ لە ڕاستیە سیستانی و ئێستاش بە نەزەری من نایەوێ مەسەلەن تەییدی ئەو هەموو قەتڵ و ئام و ئەو هەموو خوێن ڕشت نەبکاکە لە
عێراقا ڕووەدا بەڵام مقتەدا سەدر وەکو جەناب بدوتت هەوڵەدا ئەم گەمەیە بکاوە کارتی سیستانی بەکاربێنێ و لە لایەکتری شوێ مەشاهدیەوەی لە هەڵبژاردنەکانی پێشوە مقتەدا سەدر باز لەوە کرێت 40 ملیۆن دلاری لە عەرەبستانی سعودیە وەرگرت بوو بەڵام دوایی وەکو تۆوتت باداتەوە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ڕێیەکەوە والحاصل کاگاکۆ لە عێراقا هەتا ئەم لەحزەیە لە 91ەوە کە ڕووداوانی ڕوویانداوە بە تایبەتی لە 2003ەوە گروپە سیاسیە شیعەکان تا ئێستا نەیانتوانیوە هیچ کامیان لە معتەدیلیانەوە بۆ ڕادیکاڵیان بۆ گروپی مافیان و بۆ میلیشاکانیان نەیانتوانیوە خۆیان لە ژێر هەژمون و هەیمەنەی کۆماری ئیسلامی ئێران دەربکەن یعنی بە جۆرە لە جۆرەکان هەمویان وابەستگیان هەیە و پابندیان هەیە یا بە مەرجعیەتەوە یا بە سوپای پاسدارانەوە یا بە بەرژەوەندیەکانی ئێرانەوە لە منتقەکەیە هەر بۆیە ئەبینین ململانەکانی ئێران و ئەمریکا لە عێراقا لە سەردەستی شیعەکان بەڕێواچێ مەسەلەن دیقەت بە لەو ململانیانە نێوان ئەمریکا و ئێراندا هەمیشە نفوز و هەیمەنە و هەژمونی ئێران سەیتەرەی کردووە و ڕووداوەکان بە خواستی ئێران باشتر چوونە پێش یعنی کەم جار هەیە کە مەسەلەن ئێران ڕۆڵی نەبوو بێ لە دانانی سەرۆکوەزیران و لە کوتلەی پێکێنانی کوتلەی زۆرینە و لە پۆستە حەساسەکان و تەنانەت لەوەی کە وەکو وتم لە شەڕی داعشا پاکردنەوەی منتقە سونیەکان لە دیالە و تکریتەوە تا ئاگاتە شنگال و شەرگات و مووسڵیش بەشێکی زۆری وێران بۆ منتقە سونیەکان کە ئەوانە جگەلەوەی کە ناوچەی سونی نشین بوون هەمیشانە لە هەمان کاتە تێپەڕینی ناوچەی هەژمونی هیلالی شیعە بوون لە تارانەوە بۆ کرماشان بۆ دیالە بۆ تکریت بۆ شەرگات بۆ شنگال تا ئاگاتە مووسڵ و تا ئەپەڕێتەوە ڕۆژ ئاوا و سووریا و حیزب اللهش ئێران ئەم منتقەی بۆ گرنگە کێ ئەم کاری کردووە ئەو قەتڵ و عامی سونیەکان شیعەکان کردویانە گروپەکانی مقتەدا سەدر و حیزب الله و جۆراوجۆر بەشێواز جۆراوجۆر کردویانە و تا ئێستاش ئەم هەژمونی هیلالیشێ ئەم خەتە پارێزراوە هەر بۆیە دیقەت بی لەو بڕیارانی کە حکوومەتی عێراقی دیارە بە ئاگاداری ئەمریکیەکان شنگال چۆڵ بکرێت لە هەموو هێزەکانی تر ئەگە دیقەت بی هێزە شیعەکان نیگەرانن و حەشدی شەعبی لەگەڵ هێزەکانی یە پەشە تەنسیقیان هەیە بە پێچەوانەوە کە حکوومەتەکەی کازمی و حکوومەتی عێراقی پێی وایە کە ئەو منتقەی بێت چۆ بکرێت لەو منتقانە لەو ناوچانە هیچ هێزێکی چەکداری لێ نەمێنە جگە لە پۆلیسی فیدرالی دیقەت بە لێرە پارادۆکسەکەوەیە کە حەشدی شەعبی لەگەڵ یە پەشە هاوپەیمانێتیەکەن بۆی کە بمێننەوە بە پێچەوانەوە کازمی تەییدی سیاسەتەکانی ئەمریکاکە و پێچەوانەوە کورد حەشدی شەعبی تەییدی سیاسەتی ئێرانەکە شنگال چۆن نەکرێت بۆیە بە نەزەری من مقتەدا سەدر لە هەر حاڵدا هێشتا یەکێکە لە هێزە سەرەکیەکان بەڵام پێم وانیە لەم هەڵبژارنانەی داهاتوو کە دێ ئەو هەژمون و هەیمەنی بمێنێ لەلایەکەوەی کە وەکووتم پۆپۆلیستانە دیفاعی لە خۆپیشاندەرەکانی عێراق کرد بەڵام دەرکەوت کە لە دوێنێ پێرێ چی کردووە چەنە خەڵکە کوژێ و لە هەمان کاتیشا دەرکەوتووە کە بۆ خەڵکی شیعە دەرکەوتووە کە مقتەدا سەدر و ڕەوتەکەی بەشێکن لەو ڕاوڕوت و مافیایی و سەرانە ساندن و کوشتن و قەتڵ و عامی کە لە عێراقا هەیە و ناشتوانن هیچ لە وەز و بارودۆخی خەڵک بگۆڕن خۆ ئەو دایان هزار سەدان هزار کەسێک کە هاتبوونە سەر شەقامەکان لە بەغدا خۆپیشاندەران خۆمانە هەموو شیعان خۆمانە بەشێکی پێشتر تەییدی مقتەدا سەدر ڕۆ سەدریانە کرد بەڵام بە ئاشکرا لە خۆنیشاندانەکان ئەویان ڕاگەیان کە مقتەدا سەدر نوێنەرایەتی ئەوان ناکە بۆیە بە نەزەری من گرفتەکەوەیە کە حکوومەتی عێراقی کاگە حکوومەتێکی ناهۆمۆجین حکوومەتێکی مۆزایک حکوومەتێکە یەکگرتوونیە و بە نەزەری من هەڵبژارنەکانی حوزەیرانیدا توش ئەگەر بەڕێوە بچێ ناتوانێت ڕەوشی عێراق سەقامگیر بکە و ناتوانێت ئەم مەترسیانەی مقتەدا سەدر و ئەم هەڕەشە و ئەم نائارامیانەی خۆی و گروپەکانی کە دروستیان کردووە بڕێنێتەوە چونکە حکوومەتی کازمی لە هەر حاڵدا کە لیستیشی هەبێ 50 کورسیش بێنێ هێشتا ناتوانێت عێراق بەرەو سەقامگیر و ئارایم بڕوە بۆیە بە نەزەری من هەڵبژارنەکانی عێراق ناتوانێت شتێکی مۆجیزە ئاسا لە عێراقا بخڵقێنێ ناتوانێت دیموکراسی تەقویەکان ناتوانێت وەزع و گوزەران و ژیانی خەڵک باش بکە و ناتوانێت ئەم مەترسیانەی کە ئەم گروپە میلیشیانە لە عێراق دروستیان کردووە ناتوانێت هیچ لە وەزعی خەڵک بگۆڕێ و بەداخەوە تا دێت لایەنگرانی شیعی ئەم هێزە سیاسی شیعانە نیگەرانە بن لەم هێزانە و وەلەو دەستی وەردانانەی کە تەنانەت ئێران و ئەمریکا ژیکەن دەمێ ئەوە لە ئەنوەر بپرسم پێشترێ شیعەکان زۆر بەوەی کە بەعەس لەوانەیە بگەڕێتەوە مەترسیەکی زۆریان دروست دەکرد و
و هەمیشە یەک بوون و ئێستا مەترسیەوەی کە لەوانەیە مەزهەبەکەیان ژێر هەر ڕەشەدا بێ و ژێر هەر ڕەشەی لە بین چووندا بێ. ئەمە لە ناوچەکانی خۆیان دەیکەن. ئێستا لە ناوچەکانی ناکۆکی لەسەر دەڵێن داعش دەگەڕێتەوە. بەو هۆیەوە بەڕاستی دەستیان بەسەر بەشێکی زۆری کوردستان داگرت و هەرچی ڕێککەوتنێکیش کە کازمی لەگەڵ هەرێمی کوردستان دەیکات و هەرچیەکیش کە عادل عەبدولمەهدی کردی بۆ کەرکووک و ناوچەکانی دیکە هیچ جێبەجێ نەکرا و ناشکرێ بەو شێوەی ئێستا بێ. لە ناوچە سونیەکان بە هەمان ئەو مەسەلەی داعشەوە ئەوا دەبینین کە ناوچەی بەرفراوان لە سونە یعنی چۆڵ دەکرێن و دەیانبەن بۆ هەندێک شوێن دەڵێن گواستنەوەی شوێنی نیشتە جێبوونیان هەر بە ئاشکرایی ئەوەی کە ئەو چەند ڕۆژەی ڕابردوو بینیمان کە هەندێکیان بردن بۆ ناو ئەنبار چونکو ناوچەکانی خوان نەدانەوە دەست. ینی بە هەموو شێوەیەک ئێستا شیعەکان بەرەو کەرکووک بەرەو مووسڵ بەرەو ینی دیالە هەر شوێنێکی زۆر سونەنشینی بەربڵاو بوو بەڵام ئێستا دەبین 20% لەوانەیە سونەمابی لێ هەمووی بوو بەشی ئەو ئەمانە. ینی سیاسەتێکی زۆر منەظەم بەڕێوە دەبن. ئەوەی کە ئێستا ئەم سیاسەتە دەتوانێت زۆر بەهێزتریان بکات ئەوەی کە ئێستا دەیبینین دووشتە لە ناوچەکانی خۆیان مەترسی لەسەر شیعە بوون، لە ناوچەکانی دیکە هاتنەوەی داعش. ئەلو بەڵێ ئەوەی جەنابەت دەڵێ ڕاستە. لە ڕاستیە بەشێکی زۆر لە دەوڵەتانی منتەقەکەش ئەم سیاسەتیان پیادە کردو هەمیشە وەهمێک دروست دەکەن تەوەهمێک بخوایان دروست دەکەن تاوەکو بتوانن سەرنجی لایەنگران و خەڵکانی پێڕابکێشن مەسەلەن چ موقتەدا سەدر و چ شیعەکان کە ئەمە زۆرتر ئەم ئەجێندا و ئەم فکر و بیرروباوەڕە لە ئێرانەوە سەرچاوی ورتۆ. مەسەلەن ئێرانیش هەمیشە ئەواکە مەسەلەن لە شەڕەکانی ئەم دوای ئازەربایجان و ئەرمەنستان پاڵی دابوو بە ئەرمەنستانەوە کە سنوورەکانی یەکەوێتە مەترسیەوە لە کاتێکا لەبەر مەسەلەی نەود بوو کە ویست بۆرێکی نەود لە ئەرمەنستانەوە تێپەڕێنە ئەوش بکاتە سەردەریا نەک لەبەر خاتری سنوورەکانی ولا مەسەلەن کە دێتە سەر ڕۆژهەڵاتی کوردستان جۆرێک تر کە ئەوانە خەریکی دابەشبوونی ئێرانن و مەرجعیەت لە مەترسیایە و ئیسرائیل لە منتەقەکایە و ئەمریکای ئێران بڕوخێنێ و بلوچەکان یانەوێ جیا ببنەوە هەموو ئەمە هەمان نەزەریەکە لە بە نەزەری من شیعەکانیش لە عێراقا دووبارەیەکەنەوە بەوەی کە جەنابەت وتت خۆەوەی کە ئێستا کە تۆڵی لە 120 دیالە سنی نەماون خۆ ئەکسەریەتی ئەو خەتە ئەکسەریەتی سنیە تاوەکوتم تاگاتە سنوورەکانی مووسڵ بۆچی ئەوە تەسفیەکرا ئەوە یەکێک بوو لە هەنگاوەکان بۆچی مەدینە سەدر و ئەوانە بەتاڵکرایەوە لە سنیەکان هەموو ئەمە بەرنامەیە مەسەلەن بۆ معلوماتی جەنابەت لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە هەموو ئەو فڕۆکەوانانەی کە ئەکسەریەتیان سنی بوون و لە شەڕی عێراق ئێرانە بەشداریان کردبوو یەک بە یەکیان لەلایەن شیعەکانەوە کرانە هەدەف کوژران یەک ئەکسەریەتیان زیاتر لە 200 لەو فڕۆکەوانانە کوژران کە زۆربیان سنی بوون و بەشێکی زۆر لەو قیادە سنیانەی کە لە سەردەمی بەعسا بوون یەک کوژران یان ڕۆشتنە دەرەوە و ئەوەی کە جەنابی شروتت مەسەلەن جارێک بە وەهمی هاتنەوەی بەعسیەکان کە لە کاتێکە ئەسڵ وەساسی نەبوو بەعسێندە بە قوت نەماوە لە عێراقەکە بتوانێت بگەڕێتەوە ڕاستە چالاکی هەبوو عزە دووری مەسەلەن دەرکەوتووە و هەرای ئەلامی ناوەتەوە و مەسەلەی هاتنەوەی داعش بە نەزەری من ڕەنگە شیعەکان حەز بکەن جارێشکە بە جۆرە لە جۆرەکان ئەمە ڕووبداتەوە بۆی کە ئەوەی ماوی شەهی سنیەکان ئەو لەو منتقانەی تر تەسفیە بکەن و کۆتاییان پێبێنن خۆ چۆڵکردنی مووسڵ لە سەردەمی مالیکی لە 2014 پێناچێ مەسەلەکە تەنها هێزی عسکەری داعش بوو بێ هێزی بە قووەتی داعش بوو بێ لەلایەکەوە
چۆڵکردنی بوو بەڕاستی چۆڵکردنی بە ئەنقەستی مووسڵ بوو بۆی کە ئەو چەک و کەلوپە لە سەربازیانە بکێتە دەستی داعش و لایەکشەوە سونیەکان خودی خەڵکی سونی ئەو منتقانە کاکۆ لە هێزە سیاسی شیعەکە سونیەکان کە نوێنەرایەتیانەکردن و ڕز بوون پێیان وا بوو ئەوانە تەنها مجاملەی گروپە شیعەکانەکە لە ناو پەرلەمان و دوای ئیمتیازی خۆیان کەوت بوون بۆیە مەسەلەن زوو کەوتنە ژێت تەئسیری داعشەوە و لە هەمان کاتە مەسەلەی ئەوەی کە ئەوان لەگەڵ خۆیان پێیان وایە مەسەلەن چۆن 80 ساڵ 90 ساڵ سونیەکان حکمی عێراقیان کردووە کەمینەی سونە ئێستا پێیان وایە بە دەخالەتی ئەمریکا و بە دەخالەتی عەرەبستانی سعودی و تورکیا و چۆچویانەیە سونیەکان بگەڕێنەوە دەسەڵات ئەمەیان بۆ دروستکردون کە چۆن توان پەراوێزیان بخەن و زۆر جاریش مەسەلەن لە ژێرەوە لیانەکڕن مەسەلەن سوئیستفادەیان لێەکەن و ئەوەش وازەحە کە سونیەکان نەک هەر موحەد نین خاوەنی ئیدۆلۆژیایەکی موحەدی مەسەبی وەکو شیعەنین و لە هەمان کاتە وڵاتانیش کە پشتیوانیان لێیەکەن لە بینی تورکیا و ئێران و وڵاتانی کەندا و موحەد نین گوتارێکی موحەدیان نییە بۆ سونیەکان و خۆشت دەبینی کە مەسەلەن لە زۆربەی بڕیارە سیاسیەکانە بە هەمان شێوە شیعەکان موحەد نین ئەوەی کە پەیوەندی بە کوردیشەوە هەیە دروستە مەسەلەن ئەوان کورد بە مەترسیەشی گەورە بینن فعلەن بە مەترسیە بینن نەگەوەی کە وەهم بێ بەڵام زیاد لە پێویست گەورەیەکەن ئەوەی کە ئێستا نەگەڵێن ئێمە بۆچی 320 میلیارد دینار بنێرین ئەڵێ ئێمە نابێ هیچ هاوکاریەک بنێرین بۆ کوردستان چونکە ئەوانە لەلایەکەوە ئەمانە بەکرێگیراوی ئیسرائیل و ئەمریکان بە قسەیەوان لەلایەکەوە ئەمانە نەوت دەبەن و هیچ هاوکاری حکوومەت عێراقی ناکەن بە نەزەری من ئەمانە هەمووی تەوهمە شیعە بۆ مانەوەی خۆی بۆ پارێزگاری لە ئەیدۆلۆژیای شیعە مەزهەب کە بە نەزەری من ئەمە سەرەتایەکی مەترسی و خەتەرناکە بۆ ئەوی کە جارێکی تر بە ئیدۆلۆژیا و مەزهەبی شیعەگەرای لەلایەن لەسەر دەستی ئەم هێزە سیاسیە شیعە مەترسیدارانەوە بقەتڵ و ئامیەوەی کە سونیان کردووە هی کورد بکەن لە کەرکووک بیکەن لە خانەقین بیکەن لە ناوچەکانی تر بیکەن و مەترسیەکی گەورەتر باڵ بەسەر عێراقا بشێشێ هەرەوەی کە ئێمە وەکو جەنابشت لە دوایەتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران بینیمان ئەوەی کە سەدر خەڵکی پێویستی نییە بە نەزەری من کە جەنابشت باس کرد لە سەردەمی کۆماری ئیسلامی ئێران لە تەقینەوەیەکی مجاهدینی خەڵقا ئەکسەریەتی کەسایەتیە سیاسیەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەو کاتە تیاچوون بە خودی خامنەئیشەوە کە لەوێ قۆڵێکی پەڕیوە لەو تەقینەوەیە لەلایەن مجاهدینی خەڵقەوە بەڵام ئەوەی کە دوایی بینیمان هەر بەو فۆبیایی کە ئیسلام مەترسی لەسرە شیعە مەترسی لەسرە و ڕێگای ڕزگارکردنی قودس بە نەجەف و کەربەلایە تێپەڕێ بینیمان کە شەڕێکی نابەرابەر بەڕاستی بە پشتیوانی ئەمریکا و بەریتانیا و یەکێتی ئەوروپا لە عێراق بەڵام نەیانتوانی کۆماری ئیسلامی ئێران لە هەفتانۆ لە ئاهاتنی تەنها ساڵێک هات بۆ سەرکار بڕوخێنن و دواتریش بینیمان لە عێراق بە قوتر بوو ئێستا خۆی فڕۆکەی بێ فڕۆکەوان دروستەکە و ئێستا خۆی خەریکی بەرەمێنانی چەکی ناوەکیە مەبەستمەوەیە کە ئەوە ڕەنگە بۆ موقتەدا سەدر زۆر قورس نەبێ کە ئەتوانێت کام کادری باشی شیعەیە لە هێزەکانی تر ڕەنگە بتوانێت بەدەستی بخا و ڕەنگە بە سەدان ڕاوێژکاری باشی هەبێ بەڵام بە نەزەری من کاگاکەوەی کە مقتەدا سەدر توانیوێتی ئەم هەلوو دەرفەتانە بخواتێتەوە ئەوەی کە بۆ خۆی تا ئێستا خۆی ڕەوتەکەی پۆستی سەرک وەزیرانیان وەرنەگرتویان پێیان نەدراوە لەسەر لاشە و کەلاکی ئەو هەموو ناعەدالەتی و گەندەڵی و فەسادی ئەم هێزە سیاسی شیعانەی تر بەردەوام خطابەدا مەسەلەن ئەوە مالیکیە ئەوە عەبادیە هەموو ئەمانە بە جۆرە لە جۆرەکان بەشێک بوون لە گەندەڵی و هەمیشە ئەم ڕەخنەی کردوون بەشێک بوون لە ناعەدالەتی هەمیشە ئەمی سوێتی خۆی وەکو عەدالەت خواست نیشاندا بە نەزەری منەوەی کە لە بیدایەتی شاوتم حرەکەیەکی پۆپۆلیستیە لە بەرامبەر ئەو ناعەدالەتی واقعی کە هەیە وەکو کاگاشنی ژووتی خۆی وەکو وەکو خۆی وەکو مەرجە و فریادڕەسی گەلانی عێراق و شیعەکان نیشان کاک ئەنوەر ئەگەر لەگەڵ ئەسڵەکە مامەڵە بکەین ئەو ئەسڵە ئەوەیە کە یعنی کورد لەگەڵیدا بتوانێت کێشەکانی چارەسەر بکە زانی کاگاکۆ ئەم ئەسڵە بەڕێی من هیچ نیەت باشێکی نیشان نەداوە لەمە ڕابردوودا بەرامبەر بە کورتەوە کاک یاسین خۆیڵێ ئەوە ڕێز وزەرا چاوەڕێی مقتەدا سەدرە بۆ 320 میلیارد تەنها بۆ میزانیەی
کەمتر لە مانجێک ئەبێ ئەم موافقت بکە ئەگەر خۆی حاکم و دەسەڵاتداری کولی عێراق بێ ئەوەش ناکە و پێشیوان نییە کەرک و کوردستانە ئەمانە لە خیتابی ئەوانی شایە پێم وانە و نزیک بوونەوەنش کە بووە لە بینی ئەم ڕەوتانە و کورد ئاکامێکی جددی هەبوو بێزانی بۆ چووکە کێشەکە لە ئەزەلەوە ئەوان بڕۆیان بە مەسلەی مافی کوردبوون لە عێراقانیە کورد و گرفتی هەیە یەکیان گرفتی نەتەوەی بوونە لەگەڵ عەرەب بەگشتی کە تێڕوانینێکی بەشێکی زۆریان تێڕوانێکی شۆڤیانیان هەیە و بەشێکشیان ئەو گرفتە مەسەبەیە کە دێتە سەر شیعە و سوننە ئەمەش بەکارێنن و ئێمە لە شایەدین ڕاستە یعنی ئەبێ دەدان بە واقعەتێکا بنین لە پرۆسەی سیاسی عێراقا هەرێمی کوردستانیش کەم و کوڕی زۆری هەبووە و گرفتی زۆری هەیە و ڕەنگە کەم و کوڕی زۆری هەبێ کە ڕەنگە ئێستا شوێنی باسکردن نەبێ بەڵام قسەکەوێ بە نەزەری من ئەگەر ئەم گرفتانەش نەبووە ئەمان مقتەدا سادر و ڕەوتەکانی ئەم گرفتانیان لەگەڵ هەرێمی کوردستان دروزە کرد خۆ گەلانی کورد لە ئێران خۆ حاکمیەتیان نییە خۆ حکوومەتیان نییە خۆ دەسەڵاتیان نییە بۆچی ڕێگا نادەن زمانی کوردی بخوێندرێ ئەمە مەسەلە قسەکەوەیە کە حاکمیەتی گرتنەدەستی مقتەدا سەدر بە نەزەری من هیچی جیاوازتر نییە لە هاوشێوەی ئەوەی کە لە کۆماری ئیسلامی ئێران بنیاندراوە و ئەگەر دەسەڵات و نفوزی زیاتر بێ هیچی کەمتر نییە لە حیزب الله لوبنان و لە حوسیەکانی لوبنانکەوەی کە ئیکەن ئەو وڵاتانیان تووشی سەدان گرفت و مشکلەی گەورە کردووەوە موسیبەتی گەورە تەقینەوە و کوشتار و ئەوانە بۆیە بە نەزەری منەگە قەرار بێ ئەوە تابان ڕێی شخصی منەگە قەرار بێ مەسەلەن هێزە کوردستانیەکان لە هەر حاڵدا لەگەڵ مقتەدا سەدر یا لایەنی تر مامەڵە بکەن بیانەیە پەیوەندی بەسن بەنەزەرین پێشترێ بێ لە کۆماری ئیسلامی ئێران ئەمە یەکلاکەنەوە چونکە تۆ دیقەت بە هەموو ڕووداوانەی کە لە عێراقا ڕوویان داوە و هەموو ئەو ململانیانەی کە زۆر جار وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بە هەموو هێزی خۆیەوە سەفارەت ئەمریکا بە هەموو هێزی خۆیەوە لە بەغات و تەسەر کار بۆی کە کاندیدێکی خۆیان دابنێن بەڵام دوجار هەرەوە بۆ کە قاسمی سلێمانی کردوێتی وتوێتی ڕەنگە پاشەکشەیەک لە سیاسەتی ئێران لە دوای کوشتنی قاسم سلێمانیەوە لە عێراق ڕوویدا بێ هەژمونیان کەم بوو بێتەوە بەڵام هێشتا بە نەزەری من ئەوەی قسەی یەکەمەکە لە عێراقا ئێرانە و هێزە شیعەکانیش بەوەی کە ڕەنگە ئارای جیاوازتەرەکەن کە ئێرانیش ئەبێت دەستێوەردان نەکا لە عێراقا وەکو ئەمریکا بەڵام دوجار ئێمە شایەدی ئەوەین کە لە کاتێکە ئەو ڕێی وتارانادەن دوو ڕۆژ دواتر ئەوان لە تاران لە کۆبوونەوەن و لە هەموو ڕووداوە سیاسی گرنگانی کە لە عێراقێتە پێشەوە یان مستەفاقانی یان سەفیر یان یەکێ لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران لە عێراقا و ئەم هێزە شیعانە کۆکاتەوە و لە کەمترین حاڵەتە ئەمانە مخالیفی ئەم سیاسەتانەی کۆماری ئیسلامی ئێران نەبوون بۆیە بە نەزەری من کە هیوادارم شیعە و بە تایبەتی مقتەدا سەدر لەوە بەهێزتر نەبن کە بارودۆخی عێراق لەمە خراپترکەن بەڵام من پێم وایە عێراق بەم حاڵی ئێستا بەم سیاسەتی کە شیعەکان و مقتەدا سەدر و ڕەوتگەلی جیاواز بەڕێوێ بن هیچ ئاسۆیەکی باش لە عێراق چاوەڕوان ناکرێ و پێم وایە پەیوەندیەکانیش لەگەڵ کورد بەرەبەرە خراپترەکەن و ئەوەندەی کە بۆیان بکرێ وەکو داوایان کردووە مەسەن پاسەوانی سنوور بەرنەوە سنوورەکان و مەسەلەن بە تایبەتی لە مۆزوعی کەرکووک هیچ سازشێک ناکەن و خۆەوەی کە ئێستا لە کەرکووک ڕۆدا هەرم گروپانن مەسەلەن کە ڕێگا نادەن مەسەلەن پارێزگارێک هێزی پێشمەرگە بچێتەوە کەرکووک چی ئەوانە بەشێکی ڕاستە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بەڵام لە هەر حاڵدا قسەکەوەیە کە ئێمە لە ماوەی ڕابردوودا نیەت باشیەکمان لەم هێزە سیاسیە شیعانە و لە ڕەوتی سەدر نەبینیوە کە ئاماژە بن سنگڵ بن بۆ ئەوەی کە سیگنال بن ببوورە بۆی کە ئێمە مەسەلەن بتوانین هەماهەنگی بکەین و ئەگەر حاڵەتیشی ئاوا بێتە پێشەوە کە ئەوان مەسەلەن بتوانن لەگەڵ ئیدامە لەگەڵ سیاسەتی هەرێم بدەن و ئەو تێڕوانینە ئێمە هەمانەکە ئەوان تێڕوانینێکی زۆر سلبی و خراپیان هەیە ڕاستی بکەنەوە بۆ واردە لە سیاسەتە بەڵام بۆ خۆم گەشتبین نیم بەوەی کە شیعەکان بەو هەژمون و هەیمەنەی و بەو بیرکردنەوە و بەو تەسیراتەی لە ژێر کۆماری ئیسلامی ئێران و بەو ڕقوقینەی کە هەیەە بەرامبەر کورد پێم وانە دۆستایەتێکی ئەکتیڤ و دۆستایەتێک بێ بتوانین شتی باشی لێ بسنیتەوە